ڕەنگە ئەمە ببێتە یەکەمین ئامێری موسیک لە مێژووی مرۆڤایەتیدا. ئەم ئامێرە دروستکراوی دەستی هۆمۆساپیەنس نییە، واتە مرۆڤی ئێستا ئەمەی دروست نەکردووە، بەڵکو جۆرێکی تر لە مرۆڤ ئەمەی دروست کردووە، ئەوانیش نیاندەرتاڵەکانن. ئامێری شمشاڵی نیاندەرتاڵ مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 6,000 ساڵ بەر لە ئێستا. ساڵی 1995 لە ئەشکەوتی دیڤیا بابێل لە سلۆڤێنیا، واتە لە ئەشکەوتی ژنەکێویەکان، ئێسکی ڕانی ورچێکی بچووک دۆزرایەوە کە 4 کونی تێدا بوو، 2 کونیان شکابوو. ئەم ئێسکە دۆزراوەیە لە شێوەی ئامێرێکی موسیکە وەک شمشاڵ یاخود فلوت. هەتا ئێستا لەژێر توێژینەوەدایە. گەر سەلمێنرا ئامێرێکی موسیکە، ئەوە مێژووی موسیک دەگەڕێتەوە بۆ سەردەمی نیاندەرتاڵ، واتە پێش شارستانیەت و زمان. تەڕوانینێکی نوێ دروست دەبێت لەسەر توانای داهێنان و هەست، تەنانەت ڕێوڕەسم و کللتور لای نیاندەرتاڵەکان. نیاندەرتاڵەکان نزیکەی 400,000 ساڵ ژیاون و نزیکەی 40,000 ساڵ لەمەوبەر تیاچوون. مرۆڤی ساپیەنس واتە مرۆڤی مۆدێرن یاخود ئێستا نزیکەی 300,000 ساڵە بوونمان هەیە و هەزاران ساڵیش لەگەڵ نیاندەرتاڵەکان ژیاوین. ڕەنگە ئێستا پرسیارێکە لا دروست بێ بڵێ گەر ئێمە هەزاران ساڵە لەگەڵ نیاندەرتاڵەکان ژیاوین، بۆ ئەم ئامێرە دروستکراوی دەستی مرۆڤی مۆدێرن نەبێت. توێژەران چەند نیشاندەرێکی تایبەتیان دۆزیوەتەوە لەم ئەشکەوتەدا کە ڕاستەوخۆ پەیوەندی بە نیاندەرتاڵەکانەوە هەیە، وەک تەکنیکی ئامادەکردنی بەرد پێش شکاندنی پارچەکانی کە پێی دەوترێ لێڤالۆیس، و دروستکردنی کەرەستە بەردینەکان وەکو چەقۆ و ئامرازی ڕاوکردن و چاکردنی پێستەی ئاژەڵەکان. نیاندەرتاڵەکان لە ئەوروپا و ڕۆژاوای ئاسیا ژیاون، لەوانەش ئەشکەوتی شانەدەر لە کوردستان. لەوێ شوێنەوارناسەکان ئێسک و پرووسکی نیاندەرتاڵیان دۆزیوەتەوە لەگەڵ شێوازی تایبەتی ناشتنەکەی کە نیشانەیە بۆ چاودێریکردن و ڕێوڕەسمی تایبەت بە ناشتن. کاتێک هۆمۆساپیەنس لە ئافریقا و بە نزیکەی 60,000 ساڵ بەر لە ئێستا کۆچەکەن و بڵاو دەبنەوە و نیاندەرتاڵەکان دەناسن، پاشان مناڵ دەخەنەوە. بۆیە زۆر بەمان مرۆڤی ئێستا بە ڕێژەی لە 1 بۆ 2 DNA نیاندەرتاڵی تێدایە. کەواتە ئەم شمشاڵە ڕەنگە بە تەنها مێژووی نیاندەرتاڵەکان نەبێت، ڕەنگە بەشێک بێت لە سەرەتای هاوبەشمان. بیرم نەچێ باڵندەی کە و سیمبولی ڕەسەنایەتی کووردە لە سەردەمی نیاندەرتاڵەوە بە درێژای هەزاران ساڵ لەگەڵ ئێمە لە چیاکانی زاگرۆس ژیاوە، واتە ماڵی سەرەکی کە و سروشتی چیاکانی زاگرۆسە لە هیچ جێگەیەکی ترەوە نەهاتووە، بەڵکو لێرەوە هەناردەی وڵاتانی دەرەوە کراوە. بۆیە بۆ وەفابن بەرامبەر بەکە و بەکاری بێنن لە دیزاینەکانتانە، لە ڕازاندنەوەکان، لە هونەرەکانتان. هەر شاد و سەرفراز بن.